بانیتان باش بێت من لە هەواری شارم بە دیاریکراوی لە زۆنی دەی هەواری شارم ئەمڕۆ قوتابخانەی تافگەی بنەڕەتی بەشێکی زۆر لە خوێندکارەکانی و بە هاوکاری مامۆستایان هاتوون لێرە چەند نەمامێک ئەنێژن و ئامانجی سەرەکی ناشتنی ئەم نەمامانە وەک لە دیمەنەکاندا لە پشتی منەوە دەیبینن کە خوێندکارەکان خۆیان سەرقاڵن بە ناشتنی نەمامەکانیانەوە ئەوەیە کە هۆشیاری زیاتریان هەبێت و هەروەها هەر نەمامێک کە ئەینێژن بەردەوام خۆیان ئاگاداری بن و هەروەها ببێتە هۆکارێک کە ڕێچکەشکێن بێت بۆ خوێندگەکانی تر و هەروەها خوێندکارانی تر و دایکان و باوکانیش بە هەمان شێوە ڕێگە خۆشکەر بن بۆ من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر سەبارەت بۆ نەمامانەی کە ئەمڕۆ دەنێژێ و هەروەها دروستبوونی بیرۆکەکە و ناشتنی ئەم نەمامانە لەم شوێنەیە گفتوگۆی زیاتر لەگەڵ ڕۆزاتەها بەڕێوەبەری خوێندنگاکە دەکەم مامۆستاگیان سڵاوە لێ بێت بەیانی و باش بەمان بڵێ کە بیرۆکەکەتان چۆنی بۆ دروست بوو و ئەمە تا چنێک گرنگە کە هەر لە خۆناغی سەرەتاییەوە خوێندکاران بتوانن بەم جۆرە هەم ژینگە بپارێز هەم زیاتر ژینگە سەوز بکەن بەخێر بێن سەر هەردوو چاوبووین بە ئەرێک بۆ جەنابتان لەناو خۆمانەوە بیرمان کردەوە کە پێویست بکە لە مەودووە وەک نەریتێک وەک فیستیڤالێکی لێ بکەین کە هەموو قوتابخانەکان هەستن بۆی کە نەمام لە قوتابیەکانیان داوا بکەن بە شێوەیەکی ئارەزومەندانە وەکو خۆمان لە دایک و باوک سوپاسیانەکەین بە شێوازی ئارەزومەندانە داری سنەوبەر و داری قەزوانیان بۆ هێناین لەگەڵ شەتڵی بچووک بیهێنین لە شوێنێکی شاری سلێمانیا بیڕوێنین توانی سەوزایی بۆ شارەکە زیاد بکەین. هیوادارین قوتابخانەکانی تریژ وەکو ئێمە ببێ بە دابوونەریتێک ساڵانە دووبارەی بکەینەوە هەر شوێنێک بێ لە سلێمانی بتوانین سەوزایی دابین بکەین و زیاتری بکەین لەگەڵیشیە پرۆژەمانە هەر نەمامێک ناوی مناڵێکی لێ بنین بۆی بتوانێت خۆی مناڵەکە خزمەتی نەمامەکەی خۆی بکاو لەگەڵ گەورەبوونیە گەورە بێ نەمامەکەی ئەمڕۆ چالاکەکە بەم جۆرەیە ئەمە هەر لە بیر و هزری ئەم خوێندکارانەیە ئەمێنێتەوە بەڵام ڕۆژانە لە خوێندنگەش ئێوە بەردەوام ئەم هەوڵادن کە خوێندکاران هۆشداری زیاتریانە بێ هۆشیاری زیاتریانە بێ بۆی کە هەم ژینگە بپارێزن و هەم هەوڵی سەوزکردنیشی بەڵێ بەدڵنیایی و ئێمە لە پاڵ پاک و خاوێنی قوتابخانەیە کە هەوڵی بۆ ئەین لەخوا بە زیابێ ڕێژەیەکی زۆر باش سەوزاییمان لە قوتابخانەکەمانە دابین کردووە بە باشمانزانی لە پاڵ ئەوەی کە قوتابخانەکەمان سەوزاییەکی باشی هەیە دەرەوەی قوتابخانش سەوز بکەین و واژ لە مناڵ بکەین کە لە مناڵیەوە لە مێشک و هزریا بچەسپێ کە دەست بک بۆی کە بیر لەو سەوزاییەکی زۆر باش بکاتەوە بۆ خۆی و بۆ ژینگەی دوای خۆشی وەڵاهی ویسمان لە گۆیژەوە دەست پێ بکەین بەس ئەوەی کە بە باش زانرا لە هەواری شار شوێنمان دەستکەوت کە لێرە بیڕێنین پلانتان هەیە ئەمە بکەن بە نەریتێکی ساڵانە بە دڵنیایەوە ئیشەڵا ئێمە لە خۆمانەوە دەست پێ ئەەکەین ساڵانە ئەمە دووبارە ئەەکەینەوە بە هەوڵی زیاترەوە بەوەی کە هەر نەمامێکی شناوی مناڵێکی لێ بنین سپاس بۆ ئێوەزانیارەکان سەرکەوتوو بن بەڵێ جا وەک لە دیمەنەکاندا دەیبینن ئەم خوێندکارانە خۆیان هەر بەردەوامن هەر یەکە و نەمامی خۆی هێناوە لەگەڵ خۆیدا لە هەواری شار و بە دیاریکراویش لە زۆنی دەی هەواری شاردا ئەم نەمامانە ئەنێژن و ئەمە هۆکارێکە بەوتەی مامۆستایانی خوێندنگاکە کە خۆیان هەوڵی ئەوە بدەن کە بەردەوام بن لە هێشتنەوەی یاخود زیادکردنی سەوزایی لە ژینگە و بە تایبەتیش لە سلێمانیدا ئەگەر کاتم هەبێت دەشمە لای یەکێک لەم خوێندکارانە ئەگەر جۆبیستی من بیستم پرسیارێ بکەم منیش دەستخۆشی لە مامۆستا و هەموو ئەو خوێندکار و هەموو ئەو بەڕێزاناکەم کە لێ ئامادەن بەس ئەمە بپرسە ئەو پێم وایە ئەمە سنەوبەرە ئەینێژن ناشنەکەی ئەمە ئەرچێکی زۆر پیرۆزە بەڵام پرسیاری ئەو کە دوای ناشنەکەی ئیتر ئەمە بەجێ نێڵن و ئایا چی ڕێژان گرتوێتە بەردەم کە بۆ ماوەیەک ئەم نەمامە پێویستی بە ئاوە بێت بۆی کە باشتر گەشە بکە یاخود چیکەیان کردو بۆی کە ئەم نەمامانە لە ناو نەچن و هەمیشە ساوز بن. بەڵێ سەرکۆخۆی هاتنیان بۆ ئێرە بە هەماهەنگی بۆ لەگەڵ بەڕێوبەرایەتی هەواری شارە ئەوانیش خۆیان لێرە ئامادەن بەشێکی زۆر لە باخەوانەکانیان بەوتەی بەڕێوبەری خوێندنگاکەش هەر خوێندکارێک کە نەمامێک ئەنێژێت کە ناوی خۆی لێ ئەنرێت و وایان لێ ئەکات کە بەردەوام سەردانی ئەم شوێنە بکەنەوە بە پێی پێویست و لەگەڵ ئەو هەماهەنگی کە لەگەڵ بەڕێوبەرایەتی هەواری شارە هەیەە ئاگاداری نەمامەکان بن بۆ ئەوەی ئەم نەمامانە هەروە بە سەوزی بمێننەوە و دوور بن لە هەر جۆرە تێکچوون و لە ناوچوونێ. کوڕە جوان چۆنی؟ باشی هەستە چۆنە ئەمڕۆ هاتووی بۆ ئێرەوە لێرە سەرقاڵی ئەم نەمامانەی کە بینێژی؟ وەڵای هەستێک خۆشمەچکە ئەتوانین ژینگە بە جوانی بێڵینەوە ئێمە وەک خوێندکاری قوتابخانەی تافگاتین بۆ پارکی هەواری شار بۆ ئەوەی ژینگەکەمان جوان بکەین و بە جوانی بهێڵینەوە
باش تا چەنە گرنگە کە ئەم ژینگە جوانی کە هەیە هەروە بیپارێزین و هەروە بە سەوزی بیهێڵینەوە و سەوزایی زیاتریشی بین ژینگە گرنگە چکە هەموماتیدا دەژین بۆ نەوەی داهاتوومان گرنگە ئەبێ ژینگەکەمان دایمە پاک بێت و دۆجیان لە خوێندنگە لە دەرەوەش هەر ژینگا پارێزی بەڵێ باشە ئەم هەوڵەی مامۆساکانە چۆنە بۆ تۆوە چی بە هاوڕێ خوێندکارەکانی تریشە ئەڵم هیوادارم ئەوانی ژۆک و ئێمە ئەوە بچنە پارکەکان و نەمامەکان منێژم بۆی ژینگەکەمان پاک بێت زۆر سپاس بەڵێ من دەگەڕێمەوە لای ئێوە مە دوایین زانیاریەکان بۆ سەبارەت بۆ چالاکی کە لەلایەنێکێک لە خوێندنگەکانی سلێمانیەوە بەڕێوە دەچێت لە هەواری شار سەبارەت بە ناشتنی ئەو نەمامانە لەلایەن خوێندکارانی خوێندنگەکەەوە